سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەیەم جارەی دەنجی خەڵک تایبەتمان کردووە بە جەژنی نەورۆز با بزانین پەیامی هاوڵاتیان بە بۆنەی هاتینی جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی چییە فەرموون بینەریان بەرنامەیە بن. ئەزیێمانە خافت کە خۆیاتیاڕ بە قورآن لەگە منداڵە کاراتی مەرێک لە منتەقە چێ لە بە دلێوان نەکوکەفین بە نەورزدان نایێ دڵما شکایە بەس بە هەرێک لە منتەقە چاتینە لە بە دلێوان هاتیمە ڕاستی خڕ کردیتەوە لە کنەخۆت ئینشاءالله بە خۆشی بی هەموو ساڵە هەڵێ بیت ئینشاءالله باشە پارەکە نەچونە نەورزێ وابوو بە پارەکەش دەگەلیان هاتم بە دزی بوو کۆرۆنا بوو ئالەوە کۆرۆنە ئینشاءالله کۆرۆنە لە ناومان دەچین ئینشاءالله ئینشاءالله ئەی ستان لەگە خۆتانی نایە تەشریبە و برنجەت و ساغ وێرە بە میوان گەلێک ساغ یارسا گەلێک مەمنون ئینشاءالله گەلە ساغ بن ئەزەڵ خۆلەگەڵ منتەقەی باخەوەت باشە دەنگۆ گەنجینە چۆنن باشی برام حواله سلامت بسپاس سلام چه دەرات والله من بخۆم خەچی ئەو منتیقەی ما بەڵام ناوەدی دادەنیشم بەڵێ کوێرە زەویێرە چای مەقلوب و خازر جێشی خۆشە و جێش سایە و لە بۆ منتیقەی خۆمان جێشی نزیکە و کە جێی باو باپیرانێکوانە ژیانە و جێش خۆشە و منتیقەشیانی چ دوور بیت چ نزیک بیانم جێشی نزیکە خۆشە باشە چەند گرنگە ئەو خێزانێک کە دێنێ ئێرە گرنگی بام ژینگەی بپارێزن ئەو ژینگەکە پارێزنی ژینگە لێسە ئەوە زۆر لەزەر ئەو شخصی دەوەستەوە کە دێتە جێی چوارە کە جێشی دادەنیشتن وەکو جێشانی کە مەماری خۆی دانێتن حساب کە وەکو لە ماری خۆی دانیشتیا جێش کو لە ماری خاوێن دەکەوێت ئافرەتە چپیاوە ئەو جێشکەوێکان کە دادەنیشتەوەی دەبێت ئەوە خاوێنی کێوە هەموو شتێک گرنگە وەکو هیچ نییە پاک خاوێنی ئێستا لە بۆ هەموو یاتیا هیچ شتێک وەکو پاک خاوێنیش نییە. سڵاو لێبێ سەلای خۆ سەلامەت بخۆش بێ ئەوە چۆن هاتیتە ئێرە ئەو ڕۆکە وڵی لە ماڵەوە دانیشتنی تر هەمومان لەگە کۆبینەوە و براکانمان هەمواتنەوە دەگلا و لێرە نەگرە زاخۆنەوەمان کۆبینەوەی تر گفتەکمانەوە بینە ئێرە باشە بە بۆنی جەژنی نەورۆزەوە پەیامی پیرۆزبای خۆ ئارەستەی چێ دەکەیت وڵی پیرۆزبای سەرەتا لە دایک و باوکم دەکەم دواتر لە هەموو خزمەکانم دەکەم لە هەموو ملەتی کوردیش دەکەم ئەوڕۆکە دڵخۆشە ئەو ڕۆکاتێت هەر زۆریش چت هەیە پێشکەشمان بکەیت وڵی گۆرانێکتان پێشکەش دەکەم دەفەرموو هەی ڕۆژێک لە ماڵ دانیش بووم کتێبم دەخوێندەوە فێری ئەو دۆڵا پەشە و فکرم لێ دەکردەوە وتم پەشە و بەوپەڕی حەزوو عەشق و زەوقەوە ئەو شێعرم دەخوێندەوە موبایلیش لە پالمەوە لە پڕ زەنگێکم بۆ هات جوابم کرد بە حاڵمەوە نەمدوواند بە گەرم و گوڕ ڕواندم بە شەرمەوە زۆر دەنگێکی ناسک بوو بە هەستێکی گەرمەوە دەیگوت چیە زیاد جان دەڵێی نام ناسیتەوە من ئەو کۆتر ناسناوم دەمگرتە باوەشمەوە وا مەزانە ئێستاکەش هەرماوی لە دڵمەوە بۆیە لە ئێوارەوە نەهاتووە مەنزوڵمەوە دەستخۆش سڵاوتان سلااو سەرچاو چەند دڵخۆشی ئەو ڕۆکاتوتیا سەیران و بۆ بۆنەی جەژنی نەورۆزەوە بە بۆنەی سەری ساڵی نوێی کوردی و هاوکات جەژنی نەورۆز پیرۆزبای خۆم ئاراستەی سەرجەم پێشمەرگە قارەمانەکان و هەروەها خانەوادەی سەربەرزی شەیدان دەکەم هیوای نەورۆزی ئەم ساڵ ببێتە مای خێر و خۆشی بۆ تەواوی کوردستانیانی ئازیز و هەروەها ببێتە نەورۆزی نەمانی کۆڕۆنا و
ڕاگەاندنی دەوڵەتی کوردی ئینشاءڵڵا. باش ئەوڕۆکە لەگەڵ چی هاتوونە؟ وەڵام ڕوو لەگەڵ خێزانەکانمان بڕیارماندا کە گەشتەی بکەین بۆ بناری چای مەقلوب کە هاوکات ساڵانە کەسانێکی زۆر سەردانی ئێرە دەکەن بۆ گەشت و بۆ بەسەربردننی کاتێکی خۆش. لە بەردەڕژ نزیکمەوە لە بەردەڕش بەڵێ ئێمە خەڵکی کەلێکچی ئەنی زۆر دێنێرە؟ وڵی هەموو ساڵێک ئێرە جێگە ئێمە چووکە دەشتایەکی خۆشە و نزیکە لە ئێمە و هەموو خزم و کەس و ناسیاری خۆمان لێک خڕدەبینە. چۆن دەبینیت؟ گەشتی ئێرە شوێنێکی خۆش ڕاستی باناتیەکی خۆشە بەڵام هەندێک خزمەت گوزارینیان لەوانە وەکو WC و هەروە زۆر شتی دیکە کە پێویستە بکرێت بۆ ناوچەی ئێمە بەڵام ناوچەی گۆرانەتی بە تەواوی لەلایەن پارێزگای دۆکەوە پشتگوێ خراوە هیواداری بەڵێ. باشە ئەدی چەند گرنگە ئەو خێزانانەی باڵێن ئەو ئایلێنێ کە دێنێ ئێرە گرنگی بە پاک و خاوێنی ئێرە بدەن باڵێن پاک و خاوێن ڕابگرین شوێنەکەی خۆیان. بەڵێ داواکارین لاو بەڕێزانی کە سەردانی ئێرەدا دەکەن ژینگەی کوردستان و هەروە ئەم ناوچەیە بپارێزن چونکە چەندین قوربانی درراوە بۆ ئەم ژینگەیە چەندین پێشمەرگە خۆی گیان فیدا کردو خۆی شەید کردوت بۆ ئەم خاکە هیوادارین ئەو کەسانی کە سەردانی ئێرە دەکەن ژینگەی خۆیان بپارێزن و پاشماوەی خۆیان بەجێ نەهێلن لێرە. چۆنن؟ باخی ئەوە لەگەڵ چی هاتینەوە؟ ئەوە لەگەڵ دایکمان هاتگەین. هاتی نێرە؟ تو چۆنی؟ وەڵام ناو چێت؟ ناوم بێخالە. ئەی تۆ؟ سۆلاف. سۆلا بێخاڵ ئەوڕۆکەلەوە خۆتان جوان کردیەوە جشی کوردیتان لەبە کردیا؟ ئەوڕۆ دەنگنی نەورزە چووکە دەبێت خۆ جوانکەی بۆ نەورز. زشی کوردیتان؟ بەڵێ. زشی کوردیتان کرد و هۆڕیتان وچیەکە؟ باشە دەخوێنن دەستە مەکتەبێ؟ پۆلی چەنی؟ پۆلی 5. ئەی تۆ؟ منیش. ئەوە ساڵ هۆڕێکتان پێکەوە لەسەر یەک ڕەحلەی دادنیشن؟ نا من لە ڕەحلەی دیکەمە ئەویک لە ڕەحلەی من لە ڕەحلەی دووەمە. ئەیە لە ڕەحلەی چوارەیە. زیرەکەن؟ باڵێ. باشە چمان پێشکەش دەکەن گۆرانیەک شتە گۆردێکتان دەکتان خۆشە؟ بە هۆردێکتان گۆرانیش خۆشمانەوە بدێن. نەورز هات و گلوڕیحان ئەژنەمەلی سوئێکێ ئەو نەورزاوی کاجوان ئاگری هەلکەن سەرێڕێکێ بەشگا ڕەشگا ببافین. سڵاتان سەلاو بەخێر بێ خۆش بیا خۆ سەلامەت بی بەخێر بێ سەرچاو هاتنی سەری ساڵی نوێی کوردی و جژنی نۆرۆز پێیان پیرۆزبای خۆتان هەرست بە بۆنەی جێژنی سەری ساڵ پیرۆزبایی لە هەموو هەر چار پارچەی کوردستان دەکەم و لە هەموو کوردە بە شەرەفەکانی دەرەوە و زۆر زۆر بەخێر بێن سەرچاوە. ئەوڕۆکە چەند دڵخۆشی؟ وەڵڵاهی زۆر زۆر دڵخۆشم لەگەڵ عایلەکەم و لەگەڵ منداڵەکانم نەویەکانم دەرکەوتیمە و زۆر زۆر دڵخۆشم. پارەکە وابزان بەهۆی گەرنتینە و ئەوە کەس نەچووتە دەیۆ؟ ئەرێ وەڵا ناوە نەچوونە دەری هەرەوە چوینە سەر کەندەکەی خۆمانەوە قەلەباڵغمان دروست نەکردو بۆی کرنتینە بوو قەلەباڵغ شتمان دروست نەکرد هەر عایلەک چوینە جێیشی لە خۆ. باشە ڕووباری خازر ئێرانە چۆن دەبینێت شوێنەکە؟ بەخودێ ئەمە منتەقەیمە نەبەز ڕووباری خازرە دەڤەری گۆرانەتی بەعام ئێحمال کرایە هەر بەعام ئێحمال کرایە چ لە بۆ گۆرانەتی نەکرایە. ئێستا دەچێ ناو گوندێکی چیای سێ مالە لە جێیشی شارع لە بۆی چوویە چار مەرافق ئەگەر جێیشە پیچە ئاوە چێبی دە مەرافق لۆی چاکرێسە و ئەو خەڵکە دیتی ئێستا ئەو عایلانە کامل ئەوە خێرخوازێک لەو سەرەوەی چار پێنج مەرافقی لەکن ماڵی خۆی چاکردێ بە خێر لۆ خەلکی ئەگەنە تو ئێرە جەریمەنی ئێستا ئەو ئاوەی 20 مەرافقی تێدانەبی 20 جێی یعنی جێی ئیسراحەتی شوێنی سێبەری تێدانەبی ئەوەی تێدانەبیت هیچ نەکرا لەمە منتەقەیمە گۆرانەتی هیچ مەلۆ نەکرا.
باش چەند گرنگە لەوە خێزانانی کە دێنێ ئێرە گرنگی بە پاک و خاوێنی والله ئەوە شتێکی ئەساسە مە لێرەمە بە خۆمان ئێستا هەر لە جێیەکدا بنووسین خۆ قونجکە جغارەش دەیکەی ناو علاگەی لەگە خۆمان دەیبینەوە ئەوە زۆر میمە یعنی ئەوە گرنگی بە پاک و خاوێنی ئەساسی هەموو شتێکەیە علاگەمە لەکنە علاگەی زبلی و خۆ قونجکە جغارەش خڕ دەکەینەوە چکن ئەمە دەڕۆین بەس پاشەمە چار بسلمان کە تێتەوە جێمە نابی بە پیساتی بەجێلی بێت یعنی حەز بە پرسیارەتی بکەین طبیعیەمە ئێرە خاکی خۆمانە و خۆشمان دەیدەی بە پاشیش ڕای بگرین باشە دەستا خۆش بخە ئێستا خەریکی چنە والله ئێستاوە خەریش کەبابی لۆ منداڵان کەبانی لۆنی وەڕۆ نیوەڕۆی دەخۆ حەج دەکەم لە کردوە دەستا خۆش وەستا دەگلەی لەوەی وەستا ئەحمەدی دەکەن دەڵێن وەستا ئەحمەد کەبابی خراپە وەستا ئەحمەد لۆ دەڵێن کەبابت خراپە والله يوصل او يكم جار متسابق یەکەم جارە بخوم يكم جار بلي بلي عليه زۆر والله گانزدەیان لێ دەکردیان کەباب خراپە والله با مجبور دي بخونش باشە چ پێیان کتێبە بۆنەی هاتنی جژنی نەورۆز ساڵی نوێ پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم زۆر بەخێر بێن دەستخۆشی کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس باش لەگە کەباب جگە چی کەتان لەگە خۆتانی ناوە والله بس كباب ماني بس کەبابی دەخۆن و تەواو خلاص قال يصير ماني شنايا بلي بە بۆنەی هاتنی سەری ساڵی نوێ و جژنی نۆرۆز پەیامی پیرۆزبای خۆتان ئاڕاستەی چێ دەکەن پەیامەکتانەیە پیرۆزبای خۆم ئاراستەی گەلی کورد دەکەم و پیرۆزبای خۆم ئاراستەی دایک و باوک خۆشەویستم دەکەم وەروە هەموو کوردی کە هاتوونە جژنە بیستێشی ئادا جژنێکی دڵخۆشی هات بەڵێ تەبان دڵخۆش هاتون وڵا لەگە کەس و کارمان داک و باوک و خوشک و برایەکانمان و هەر لێرە نەخەڵکی بەردەڕەشینە یا خۆل لە ناوچەکی خەلکی بەردەڕەشین دەوروبەری گوندی سیەکانینە چۆن دەبینێ ئێستا ڕووباری خازەر مەندان ئێرە ماڵم بنارەکەن چای مخڵوت چۆن دەبینێ شوێنێرە خۆشە شوێنێکی گەشتیاریە خۆشە خەڵکەکە ڕووی تێدەکەن دێن ینی جێشی گەشتیاریە خەڵکەکە دێن چەند گرنگە ئەو کەسانەی و خێزانانی کە دێن ئێرە گرنگی بە پاک و خاوێنی ئێرە بدرێت یعنی ئێرە بپارێزرێت پێما پاک و خاوێنی بپارێزێ لەبەرەوەی ئەتو ئێستا لێرە ئەتو لێرە دەچی جارشکەی شکە دێتە جێت دەبی پاک و خاوێنی بکەێری خاوین پاکێەوە ئەش شتێکی فەڕەدەی هەلگرەوە یعنی خاوێن کەەوە با جارشکەی شکە بێت گرینگە زۆر گرینگە بەلێ پاک و خاوێنی گرینگە سڵاوتان سەلاو سەرچاوم بەخێرات سەرچاوان خۆش بێسپا چۆن ئەو ڕۆکاتنە دەرەوە وەڵاو ڕۆکە ئایلە هەمی کۆبینەوە لەگەل یەک گوتمان لە بۆ خمان بستنە پیاسەک سەفرەك بکەینە تامەندان ئەو زەیمان کۆبینەوە بە ماڵە خالەتەکانمان بە خاڵەکانمان کوڕە خالەتەکانمامیان کۆبینەوە گوتمان ئێستە سەفرەك دەکەین چکە جەژنی نەورۆزە باشە مەندانی چۆن دەبینێن وەڵە بەڕاستی مەندان زۆر خۆشە بل ئەخەست لە بۆ جەماعەتی بەردەڕەش لە بۆ کنەمە زۆر نزیکە بەلی عالە بۆ مە دەوروبەری مەیە بەردەڕەشەکە لە کچیا و منتەقانە و گوندبندانە هەموو لێرە خردەبنەوە ئەرێوڵە زۆر جەوە خۆشە الحەمدلله ینی خدا ئینشەڵا ئەی ئەمانە و ئەوەی لە بۆ هاوڵات ینی یەک کوردستانمان لە بۆمان پارێزی ئینشاءالله باشە چەند گرنگە پاک و خاوێنی و پاکڕاگرتنی شوێنەکان لە دوایەوەی و خێزانانەکە ئێرە بەچی دێڵ بە خودێ زۆر دەستخۆشی لە ئەندە جاحیل هەبوون لە سەرجادەوەستا بوون علاگەیان کارمەندی بوون علاگە و شێوایان پێبوو دەیاندا ئەو خەڵکە و ئەو تشتە زۆر زۆر باشە زۆر بە دڵمان بۆ ڕاستی هەچەندی کە ئەوەش ئەمە لەما لەگە خۆمان هینابی بەستی ئەمە ئەوە لە بۆ هاوڵاتیەکان وەزع دەکەنەوەنە زۆر باشە کە مەسەرەن هیوادارین کە هەر کەسێک دانیش لە چ جێ هەبیت ئەتو کە فکر بکەوە نەفەرشی تێتە زێت و دەبیەوە چ بکەیەوە ینی مەسەرەن پاکخاوێنی زۆر ئەمە کە ئەشیای خۆمان خوارد خلاصمان کرد هەچی هەبی دەشاقمان دەی بکەینە ناو ئەو کیسانە و لێرە دابنێ بزان زەبال چێ ئەوان کارمەندەکان دێن لە بۆ خۆیان هەل دەستان خۆش زۆر سپاس ڕافتکە مامە بە بۆنەی هاتنی جژنی نەورۆز و سەری ساڵی نوێ پەیامی پیرۆزبایی خۆتا دەستی چێ دەکەیت وڵا پیرۆزبایی هەمی خەڵکی کوردستان دەکەین بە
تایبەتی و خەڵکی عامیش بە هەموو میوانەکانی وانی تێن و ئەوە بە ئەو کەسانە باڵێن بام خزم کەس و کارەکانتان زیاتر لەگەڵ چێ هاتوونە لەگەڵ چێتان بووە وڵا ئەوە دەکەت هەم زاوامەوانش و منداڵەکانە هەمووی بەردەڕژنەوە خڕبیینەوە پێکەوە هاتینە ئەو جێژن ئەو ڕۆکە دڵخۆشنا ساڵی پار نەوروز نەبوو بۆهۆی گەرنتینە و ڤایرۆسی کۆرۆنە و تەمارێ وڵا شوگوتنیدا ئەو ساڵ تۆلای پاریش بکەینەوە لە هاتنە ئەماشتا سێ ڕۆژ دەبی شەڵا سێ ڕۆژ دەربچین دەمان هەرسێک ڕۆژ دەربچن ئارێ وڵی ئینشاءالله خۆش دەبن ئینشاءالله مامە چمان پێشکەش دەکەیت چمان دەڕێ پەیامی پیرۆزبایی خۆتان نارەستی بەڕاستی ئەوڕۆ زۆر خۆشحالێک هاتینە دەرێ لە بە جەژنی نەوروز هاتنە سەفرە هاتنی پیاسەی ئایلە خۆمان و خزمەکان و منداڵەکانمان هەموو پێکەوە هاتین زۆر دڵخۆشم بەڕاستی پیرۆزبایی لە هەموو کوردانی هەر سەرپاڵی کوردستان دەکەن ئینشاءالله گرنگە پاکخاوێنی و ڕاگررتنی شوێنەکەی خۆمان لە دوایەوەی کە بەخوای باشە پاکخاوێنی زۆر باشە بەڕاستی پیسی ئەگەر لە پێشەوە من بەجێ بێنین بەڕاستی ناشرینە کە هەر کەسی پیساتی لە پێشەوەی بەجێ بێلی یەکی هەیە لە جێ تو دادنیشی ینی بەڕاستی دەبێت ئەشای خۆمان خڕکەینەوە بکەینەوە ئالاگەی ژنگی و پارێزین هەمومان خۆمان هەست بە بەرپرسیارەتی بکەینە بەرامبەرەوە ژنگێکی خۆمان لەو شوێنێکی پەرست دەزانین بەڕاستی پیشەی زۆر باشە کە خۆمان خاوێن ڕابگرین بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنە کۆتایی بەرنامەی دەنجی خەڵک لە ڕووباری خازر سپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن و جەژنی نەورۆستان پیرۆز بێت و هەمیشە لە خۆشی و شادی بن.